بويا لهر چوار مذهبكا لهر چوار مذهبكا حتى خويندني قرآني بيروزيش ڕای زۆربەی زانایان ئەوەیە کە خوێندنی قورئانی پیرۆزیش ئەگاتە مردوو. هەندێ زانایان فەرمویانە ناگاتە مردوو. بۆ؟ چونکە فەرمویانە ئەوە کارێکە يعني أصل وايا نقاتا مردو چونك خداي قورا فرميتي وأن ليس للإنسان إلا ما سعى وأن ليس للإنسان إلا ما سعى. يا أخو فرماي الشقي في غمر فرمي عليه الصلاة والسلام إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث: صدقة جارية أو ولد صالح يدعو له. سيشتا يا كميان صدقيك جارية كبيوندي كوملاياتية كبيوندي كوملاياتية يا أخو پروردەی مناڵێکتەکەی کە بڕوادار بێ کە مردیت تۆی بیر نەچێ دوعای خێرە بۆ بکە یاخو چەمکی زانست و معریفەتە ئەو علم ينتفع به علم و معریفەتێکە کە خەڵک سوودی لێ وەربگرن. ئەفەرموون پێغەمبەر ئەو سیانەی باس کردو بەڵام قورئان خوێندنی باز نەکردووە. بەڵام لێرەدا نابێتە بەڵگە لەبەرچی ئاز دەکانم. خدای گەورە کاتێ فەرمی وأن ليس للإنسان إلا ما سعى لێرەدا لام لامی تەملیکە یعنی خۆی شایانی ئەوە نییە جگە ئەوەی کە لای خوددایە و کۆشی کردو جگەوە پاداش وەرنەگرێت. بەڵام خدای گەورە بەعەدل مامەڵەی لەگەڵا ناکە بە فەزڵ مامەڵەی لەگەڵاکە جگە ئەوەش کە کۆشی خۆی هەیە خدای گەورە خەڵاتی زیاتریشیەکە خدای گەورە خەڵاتی زیاتریشیەکە. اینجا ئەو فەرمووشەی کە فەرمێ سێ کردەوەی ئەمێنێتەوە ئەو باسی کردەوەی خۆیەکە باسی کردەوەی خەڵکی ناکە باسی دیاری خەڵکی ناکە باسی پاداشی کردەوەی چاکی خەڵکی ناکە کە بینێرن بۆ ئەو کەسە. حتا ئەو زانایانش کە فەرموون دروست نییە قورئان بخوێنی بۆ مردوو لێرەدا ئەفەرموون بە تێکڕا بە کۆدەگی زانایان دروستە دوعایان بۆ بکەی. بۆیە ابن الحاج لكتابي المدخلة أفرمي إن جعل بروي لك شيء زانيان قتار ببي لب خلافة قتار بي كاتي قرآن خويني بباريرو بلي خدايا أم قرآنم لي ورقرو إن جا پاداشقيشي بنيرة بو خوم و بو كسوكارم بو كسانيتوي كواتا أي كي بدعاء إي خو دعاش كودني زانياني لسرا بي أزكانم وارولكانتان پرورده بكن کە مردن دوعای خێرتان بۆ بکەن. بەداخەوە ئێستا باوکان وا پەروەردەی ڕۆڵەکانیان کردووە کە مردن هەر ئەوەنەیە جەنازەکەی ئەشارێتەوە تەرمەقەی ئەشارێتەوە ئیتر باوکی بە خەیاڵان نایە ئیتر نە خێرێکی بۆکە نە دوعایەکی خێری بۆکە نە یارمەتی یار و خۆشەویستانی باوکێدا کە لە زیندوو بوون یارمەتیەدان هیچ شتێکی جوەفایەکی نامێنە بەرامبەر کە سوکاری. یا ڕەبی خوددایە لە گوناهمان ببووری یا رب العالمین لە گوناهی باوک و دایکمان ببووری یا رب العالمین. خوددایە بە باوک و دایکمان دڵمان خۆشکەی بە ڕۆڵەکانمان دڵمان خۆشکەی لە فردەوسا کۆمان بکەیتەوە یا رب العالمین.